پرسی ژەهرخواردنی سێرگی سکریبال سیخوڕی بەڕێگەز رووسی کە ئێستا هاوڵاتیەکەی بەریتانیا خەریکە جەنگێکی سار لە نێوان رووسیا لەلایەک وڵاتانی زلهێزی ئەوروپا و ئەمریکا لەلایەکی دیکە هەڵدەگیرسێنێت. کاردانەوەی وڵاتان بە جۆرێکە هەمووی پشتگیری لە بەریتانیا دەکەن و رووسیا تا ئێستا بە تەنها ماوەتەوە. سەرەتای ڕووداوەکە دەگەڕێتەوە بۆ چواری ئەم مانگە کاتێک سویخوڕە رووسیەکە لەگەڵ یولیای کچی کە بەسەردان لە مۆسکۆ چوو بنە بەریتانیا بۆ لای باوکی بە گازێک ژەهراوی کران پاش دۆزینەوان بە بێهۆشی گوازرانەوە بۆ نەخۆشخانە. ئێستاش لە نەخۆشخانە لەژێر چاودێری وردی پزیشکدان. بەریتانیا دەڵێت ئەوان بە مادەی نۆڤیچۆکی دژەدەمار ژەهراوی کراون کە رووسیا بەرهەمهێنەریەتی. لە کاردانەوەی ئەوەشدا بەریتانیا 23 دیبلۆماتکاری رووسیای لە وڵاتەکەی دەرکرد و داواشی لە کرملین کردووە ڕوونکردنەوەی پێویست لەبارەی ئەو ڕووداوە بدات. دواتریش کاردانەوەکان بەردەوام بوون لای خۆیەوە نەتەوەیەگرتووەکان ڕایگەیاند بەکارهێنانی گازی ژەهراوی وەک چەک جێگەی قبوڵکردن نییە و بەواتای پێشێلکردنی یاسا نێودەوڵەتیەکان دێت. هەروەها سەرۆکی ئەنجومەنی یەکێتی ئەوروپا شوتی پشتیوانی لە بەریتانیا دەکەن بۆ لێکۆڵینەوە لەو پرسە. ڕێکخراوی ناتۆش پشتیوانی خۆی بۆ بەریتانیا بۆ لێکۆڵینەوە لە ڕووداوەکە دەربڕی و ڕایگەیاند ئەمە یەکەم جارە لە خاکی وڵاتێکی ئەندام لە ناتۆ پەلامار بەو جۆرە مادەیە ئەنجام بدرێت. لە درێژەی کاردانەوەکاندا سەرکردەکانی چوار وڵاتی زلهێزی جیهان کە بەریتانیا و ئەمریکا و ئەڵمانیا و فەڕەنسان هەڵوێستێکی هاوبەشیان ڕاگەیاند. ئەو چوار وڵاتە ڕووداوی ژەهراویکردنی سیخوڕەکە بە دەستدرێژی بۆ سەرسەروەری بەریتانیا وەسف دەکەن و دەڵێن بەکارهێنانی گازی دژەدەمار تایبەتە بە مەبەستە سەربازیەکان و یەکێکە لەو جۆرانەی رووسیا پێشکەوتنی تێدا کردووە. لە دوای جەنگی دووەمی جیهانیشەوە ئەوە یەکەم جارە هێرشێک بە گازی لەو جۆرە لە ئەوروپا ئەنجام بدرێت. هەروەها ڕووداوەکە بە پێشێلکردنێکی زەقی ڕێکەوتنامەکانی قەدەغەکردنی چەشی چیمیایی و یاسا نێودەوڵەتیەکان ناودەبەن. داواشیان لە رووسیا کردووە وردەکاریەکانی پرۆگرامە تایبەتەکەی بە گازی نۆڤیچۆک ئاشکرا بکات. لە بەرامبەر هەموو ئەمانەدا وەزیری دەرەوەی رووسیا ڕایگەیاند وڵاتەکەی کاردانەوەکی هاوشێوەی ئەوەی بەریتانیا دەنوێنێت و بەم زوانە دیبلۆماتکارە بەریتانیەکان لە رووسیا دەردەکات. سەرۆکی رووسیا وتیشی بڕیارەکەی بەریتانیا لادانە لە ڕێکارە پەیڕەوکراوەکانی نێوان وڵاتان و تۆمەتەکانی لەندەن لە دژی رووسیا بێبەڵگەن. لاڤرۆف پێیوا بوو بانگەشەکانی بەریتانیا لەبارەی دۆسەی سکریباڵەوە مەبەستی دیکەی لە پشتەوەیە. پرسی ژەهرخواردنی سیخوڕە رووسیەکە گەیشتۆتە ئاستێک کە ئەگەری جەنگێکی ساردی گەورەی دژی رووسیا هێناوەتە ئاراوە و چاوەڕوان دەکرێت لەلایەن ئەوروپا و ئەمریکاوە ژمارەیەک سزای نوێ بەسەر کرملیندا بسەپێندرێت.